بەهۆی نەبوونی چاودێری کارای حکوومەت لە خاڵە سنووریەکان و کوالیتی کۆنتڕۆڵ دەگوترێت بازاڕەکانی هەرێمی کوردستان بوونەتە مشکی تاقیگە و هەر ڕۆژە و کاڵایەکی بێکوالیتی و خۆراکی ماوە بەسەرچوو لەسەر هاوڵاتیان تاقی دەکرێتەوە. بەدواداچوون دەیەوێت بە دوای ئەو هۆکارانەدا بگەڕێت کە بازاڕەکانی ناوخۆی پڕ کردووە لە خۆراکی ماوە بەسەرچوو، کوالیتی خراپ و چۆنیەتی بەرەنگاری بوونەوەی ئەم دیاردەیە و سنووردانانێک بۆ ئەو بازرگانانەی دەیان هەوێت بە ڕەچاونەکردنی تەندروستی خەڵکی سەرمایەکانیان کۆ بکەنەوە. لەناو یەکێک لە بازاڕە میلیەکانی شاری سلێمانی بازار گەرمە و دەنگ و هاواری دەستگێڕ و ئەوانەی لەسەر شەقام و عارەبانەکان خۆراک و کەلوپەل دەفرۆشن. سەرنجیان ڕاکێشاوم و هەرزانی کاڵاکانیان گومانم بۆ دروست دەکات. منیش خۆم کردووە بە کڕیار و دەمەوێت وەک هەموو ئەو هاوڵاتیانەی بەشێک لەو خواردەمەنی و کاڵایانە بەهۆی هەرزانی و بەبێ لە بەرچاوگرتنی ماوەی بەسەرچوون و کوالیتیان ئەم خۆراکانە دەکڕن چەند پارچەیەک دەکڕم کە هەندێکیان تەنها ڕۆژێکیان ماوە بۆ بەسەرچوون و هەندێکی دیکەشیان بە لێخشاندنی پەنجەیەک بەرواری بەسەرچوونیان دەسڕێتەوە کە ئەمەش بەڵگەیە بۆ ئەم خۆراکانە کە دەستکاری بەروارەکەیان کراوە. ئامانجم لە کڕینی ئەم خواردانە دەستکەوتنی وەڵامی ئەو گومانانەیە کە ئایا ئەم خۆراکانە شاون بۆ خواردن یاخود نا. لەگەڵ ئەندامێکی پەرلەمانی کوردستانم کە بەردەوام هەوڵی دەرخستنی ئەو مەترسیانە دەدات کە بەشێک لە بازرگانەکان لە ڕێگەی هاوردەکردنی خۆراکی ماوە بەسەرچوو کوالیتی نزمەوە ڕەشەیان لەسەر تەندروستی هاوڵاتیان دروست کردووە. لە قسەکانی ئەم ئەندامەی پەرلەمانەوە بۆمان دەردەکەوێت مەترسیەکە زۆر لەوە گەورەترە کە ئێمە وەک ڕۆژنامەنووس بە دواداچوونی بۆ دەکەین. ئەو دەڵێت کەسانی پلەدار و کۆمپانیای گەورە لە پشت هێنانی خۆراکی ماوە بەسەرچوون و بە جۆرێک ئەم بازرگانی کردنە بە خراپی کوالیتی کاڵاکانەوە هەر یەکە لە ماددە کوهولی و جگەرە و تووتنی نێرگەلەشی گرتوتەوە کە ئەمانش دووجار مەترسی لەسەر تەندروستی بەکارهێنەرەکانیان دروست دەکەن. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەم مادانە چۆن داخڵ دەبن کێ لە پشت داخڵبوونی ئەم جۆرە خۆراک و مادانەیە بۆ هەرێمی کوردستان؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان هێنانی کاڵا و شمەک چ خۆراکی بێ چ جوانکاری بێ چ پزیشکی بێ و تەنانەت بواری تری دیکەش کە دەیەنرێن چەند هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە موادی خراپ بەسەرچوو کۆپی بهێنرێتە هەرێمی کوردستان. یەکێکیان بازرگانەکانن بەداخەوە هەندێک بازرگان هەیە بەناو بازرگان تەنها لە پێناو دەوڵەمەند بوونە بەبێ ویژدانانە ئەچێت کاڵای خراپ کاڵای بەسەرچوو کاڵای کۆپی دێنێتە هەرێمی کوردستان. دووەم هۆکار حکوومەتە. حکوومەت ئەو کۆنتڕۆڵەی کە پێویستە هەیبێت لە خاڵە سنووریەکان لە شوێنی هاوردەکردنەوە کۆنتڕۆڵی بکە. ئەم کۆنتڕۆڵەی داوە بە چەند کۆمپانیایەکی حیزبی و ئەم کۆمپانیا حیزبیانە خۆیان بەشێکی سەرەکین لە دەرباسکردنی کاڵاکانی خۆیان، جا خۆیان هی حیزبەکەیان بێ هی شەریکی خۆیان بێ هی بازرگانی نزیک خۆیان بێ بە ڕەشوە هەموو ئەمانە داخڵەکەن. هۆکارێکی ترەوەی حکوومەت خۆی ئەو حیزبانەی کە بازرگانیەکەن لە ناو سیاسەتە خەریکی ئەم جۆرەن لە بازرگانی بۆ چکە چێ کاڵایەکە کڕێ کۆپیەکات ئەو لۆگۆ ناوەی لێدا کە مەرغوبە لە بازاڕەکانی هەرێم، بەڵام ئەمە کۆپیە نرخێکی هەرزانی تێچووە. بەم نرخە هەرزانە ئەم کاڵایە داخڵەکات
بۆی قازانجێک بکە جا ئەمە بۆ خواردن وایە بۆ دەرمان وایە بۆ هەموو ئەوانەی کە لە بازاڕەکانی هەرێما خواستی زۆری لەسرە ئەمان بەم جۆرە بزنسەکەن. بەڵێ کاک سۆران بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشەی بوونی کوالیتی کۆنتڕۆڵ دەکات لە سنوورەکاندا. ئەی کابی ئیشی کوالیتی کۆنتڕۆڵ چییە کە ئەم مادانەوە داخڵ دەبن؟ ئەوانش دەستیان تێکەڵ بووە لە هاتنی ئەم کاڵانە بۆ هەرێمی کوردستان؟ تەماشا بکە کاگە بووبەکر، کوالیتی کۆنتڕۆڵ ئێمە یەک دەستگای تایبەتی بە یاسا ڕێکخراومان نییە. ئێمە کار بە یاسا عێراقیەکە ئەکەین کە ئەوان بۆ خۆیان یاسایەکی جیاوازیان هەیە و کار بە یاسا کۆنە عێراقیەکە ناکەن. بەداخەوە ئێمە هێشتا کار بە یاسا کۆنە عێراقیەکە ئەکەین کە دەرمان کۆنتڕۆڵێکی هەیە، بازرگانی کۆنتڕۆڵێکی هەیە، خۆراک کۆنتڕۆڵێکی هەیە. ئێمە پێویستمان بە دەستگایەکی کۆنتڕۆڵی جۆری موحەدە کە دەسەڵاتی گەورەی هەبێ. ئەوە لە هەرێما بوونی نییە. هەرچەندە دەرمان کۆنتڕۆڵێکی هەیە دەسەڵاتی بەسەر تەنها هەولێرا هەیە، لە هەولێریش بەشێکی دەسەڵاتی بەسەر سلێمانی و دوهۆکانیە. ئەوەی لە مەرزەکان هەیە جاری وا هەیە ئەوان کۆنتڕۆڵێکەن ئەم کاڵا و شمەک و خۆراکە دەرناچێ، بەڵام بە ڕێگەکانی تری ناو مەرزەکان دەربازیەکەن بە ڕەشوە بە تەزویر. و ئێستا دۆخێکی زۆر مەترسیدار لە هەرێمی کوردستان لە خاڵە سنووریەکانە ئەگوزەرێ ئەویش ئەوەیە کە هەرچیت پێیە کە لە لیستی مادەیە ساغە قەدەغە کراوەکانن بێتە عێراق و هەرێمی کوردستان لە مەرزە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت باشماغ، پەروێزخان، سەیرانبن بە ڕەشوە و بە پارە بۆ داخڵەکەن بەبێ ئەوەی کۆنتڕۆڵ بیبینێ، بەبێ ئەوەی هیچ بازگەیە بیبینێ، بەبێ ئەوەی هیچ پشکنینێکی بۆ بکرێ. جا ئەمە تلیاکە، چەکە، مەوادی ئەکسپایەرە، مەوادی مەمنوعە، هەرچیە کۆنتڕۆڵ ناکرێ و داخڵە بێ. هەموو شێوێک تەنها لە مەرزی باشماخەوە نزیک بە 80 بار هەڵگریە مەوادی قاچاق داخلی هەرێمی کوردستانە بێ بەبێەوە هیچ کۆنتڕۆڵێ بیبینێ. جامە تلیاکی تایە، دەرمانی ئەکسپایر و قاچاقی تایە، چەکی یاساغی تایە، چی تایە، هیچ کۆنتڕۆڵێک ناکرێت. کاک سۆران ئەی باش ئێوەکو پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان مەترسی ئەم جینۆسایدی کورجارێکی دیکەتان بە حکومەت گەیاندووە؟ بەڵێ ئێمە بەرپرسی دەواازە سنووریەکان و بەرپرسی گومرگی هەرێمان بان کردو بۆ پەرلەمان بۆ لیژنەی دارایی. پێمان وتونەمە چیە گوزەرێ؟ وەڵامی ئەوان چییە؟ ئەوان ئەڵێن ئەمە لە ئیرادەی ئێمە سەروترە، ئەمە لە دەسەڵاتی ئێمە بەرزترە. ئەزانی هەر بەرنەس وتیان ئێستا وەک ساڵی 91 سەردەمی بردننی مس و قاچاق لە مەرزەکانەوە کاتێک کە ئەم مەوادانە ئەم بار هەڵگرانە دێن بە بازگەکانە پێشەوە پێیان ئەڵێن چاو بنوقێنن تا تێپەڕن و دوایڵەن چاو بکەنەوە. ئێستا تۆ هێلکە تەوێ داخلی کەی کە قەدەغەیە بێتە عێراقەوە 110 وەرەقە بە زمانی بازار بدە بۆ هەر کۆنتێنەرێکی هێلکە بۆ داخڵەکەن. هێلکەی تورکی بە 115 وەرەقەیە، ترێ بە 60 وەرەقەیە، دووک بە 3 دەفتەر تا 4 دەفتەرە. بەڵێ دیارەوەتە ئەم جۆرە داخڵکردن هەموو کاڵەکانی پێشترش من هەندێوێنە پیشاندایی لە یەکێ لە مەرزە لاوەکەکانی سنووریدای ڕاپەڕین هەرێکە لە کەدەرم و لە شووتی و لە پایانجان و بیبەر و ئەوان هەموو داخڵ بووە. باشە چارەسەر چییە بۆ ئەم بابەتانە؟ بەڕاست چونکە ئەمە خەتراتێکی زۆر گەورە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان دروست دەکات لەم هەرێمەدا. ئەمە من بە فەزاحەتێکی گەورەی دانێم لە پێناوی دەستخستنی پارە و ئەمانە خەڵکی باڵادەستی حیزبی ئەیکەن و توانم بڵێم ئەمە کوشتنیە میلەتەیە بە ئاشکرا لە پێناوی خۆ دەوڵەمەندکردنە کە ئیرادەیەکی سیاسی گەورەی ئەوێ بۆی ڕێگری لێ بکەی. ئەمە لە ئەو ئیرادەیە هەیە لە ئێستادا؟ نەک هەیە. ئێستا و ئیرادە سیاسی کە بێ مەنعی ئەمە بکە خۆی ئەماکە و بە پێشچاوی حکوومەتەوە ئاکرێ و بەرپرسی باڵای حکوومەت تایە بەشدارە.
ئەمە بریتە لە تاڵانیەکی نوێ، بریتە لە خۆ دەوڵەمەندکردنێکی نوێ لەسەر سیحەت و تەندروستی ئینسان. دەرمان هەیە لە هەرێمی کوردستان لە سەیدەلیەکان لە زۆرینیانە فرۆشرێ، لە کاتێکە ئەم دەرمانە لە کۆنتترۆلی جۆری دەرمان ڕەفز کراوە. جۆرێکی تر لە فێڵکردن بۆ هێنانی ئەم کاڵا خراپانە بۆی نەپشکنرێ ئەوەیە دەڵێن ئەمە دەیبین بۆ سووریا بە ناوی ترانزیێتەوە. ئەو کاتە یەک لەسەر 5 گومرگ دەدات، کاڵاکەش دێنێت لە ناو هەرێم لە باشوور و ناوەڕاستەی فرۆشیە بەبێەوەی بیبا بۆ سووریا. هیچ کۆنتترۆڵێکیش نەکراوە. ئەمانە فێڵی گەورەی مەترسیداری ئەم جۆرە بازرگانیان کە لەسەر سەحەتی ئینسانە، لەسەر ژیانی ئینسانە. کاگە بووبەکر شتێکت بۆ باسکەم، 2 کارگە هەیە لە هەرێمی کوردستان زۆر مەشهورە، زۆر مەشهورە. ئەمانە بەردەوام ڕیکلام بۆ هەموو مەوادەکانیانە کرێ لە هەموو کەناڵەکان، شیریان، دۆشاویان، برنجیان، هەموو مەوادە خۆراکیەکانیان بەردەوام زۆرترین ڕیکلامی لە هەرێمی کوردستان بۆ کراوە. دەزانی ئەم 2 کارگەیە کە بەم 2 ناوەوەن، من لە بەرهەندێک ئاعتیباری قانونی نامەوێت لە کەناڵەکەیەوە ناویان ببرێ، ئەم 2 کارگەیە بە 2 ناوی زۆر مەشهورەوە مەوادە خۆراکیەکانیان لە هەرێم کۆنتترۆلی بازاڕیان کردووە. زانی ئەم 2 کارگەیە لە وڵاتەوەی لێوەی دێن، لە یەکێک لە وڵاتانەی دراوسیەوە. کارگەی وا بەو ناوە بوونی نییە. ئەی چۆنە ئەمە لەکوێوە چۆن؟ لە یەکێک لە وڵاتانەی دراوسێمان مەوادی خۆراکی بە سەرچووی ئێکسپایر فڕێ نادرێ. ئەمانە ئیکڕنەوە، کارگەیەکیان دروست کردووە، هەموو قوتوو هەموو کیسەکانی کە ئەم جۆرە خۆراکە ئێکسپایرەی تێەکەن و تاریخی تازەی لێدەن تەنها بۆ هەرێمی کوردستان و عێراقی نێرن، مەوادی بەسەرچووی ئەو وڵاتەیە، تەنها بۆ ئەم میلەتەی دروستەکەن وەی نێرن. واتەمە دەستێکی چۆن دەڵێ دەرەکیشی لە پشتە بە دڵنیاییەوە. بەڵام ئەوانەی کە هاوکارن بۆ ئەم قڕکردنەی ئەم میلەتە و بۆ زۆربوونی ئەم هەموو شێر پەنجە و نەخۆشیە، ئەوانن کە لە ناو هەرێمە هاوکاری ئەمەن و کار ئاسانی ئەمن. ئەگەر نا ئەو 2 کارگەیە ویستراوە سەردانی بکرێ، بزانن ئەم کارگەیە چۆنە و ئەم بەرهەمانەی چییە، بۆی دڵنیا بن لی ئەو وڵاتە ڕێگر بووە لەوەی کە پشکنین بۆ 2 کارگەیە بکرێ. و دوایی بە ڕێگایەکی تر پشکنین کراوەم 2 کارگە بوونی نییە، تەنها مەوادی ئێکسپایەری ئەم وڵاتە کۆکەنەوەی کڕن بۆمان نوێەکەنەوە بۆمانە نێرن دەرخواردی ئەم میلەت هەیەدەن. ئێستایانەوێ ناوی ئەو 2 جۆرە کاڵایی زۆر مەشهورە لە هەرێم بیگۆڕن، ناوێتری لێ بنێن لە بەرەوەی ئاشکرا بوون. بۆی خەڵکیش پێویستە خۆی هوشیار بێ. حکوومەت قڕتەکە، مەوادی تەزویرت بۆ دێنێ، مەوادی خراپت بۆ دێنێ، بەڵامە بێ میلەتیش هۆشیار بێ، هەڵ نەخەڵەتێ بەو ستیکەر و بەو تاریخانەی کە بە تەنەر ئاوای لێکەنەی سڕنەوە خۆیان تاریخی لێدەن، ویان زۆر بێ منەتانە جاریوای بە ئێکسپایری لە بازاڕەکانی فرۆشن. بەڵێ کاک سۆران، دەمەوێت ئەمە بکەم بە پرسیاری کۆتایی دوجار هەوڵەکانی ئێوە لە پەرلەمانی کوردستان بۆ دروستکردنی زەختێک لەسەر لایەنە پەیوەندیدارەکان چی دەبێت بۆ ئەم جۆرە قڕکردنەی خەڵک، چی بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەمەدا بنرێت؟ ئێمە هەوڵمان داوە یاسای کۆنتترۆلی جۆری خوێنەوەی یەکەمی بۆ کراوە لە هەرێم، بە یاسا ئەم کۆنتترۆڵە بکرێت لە هەموو بوارەکانە. دووەم ئەوەیە کە ئێمە داوایەکی کۆبوونەوەمان لە سەرۆکایەتی کردووە لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ پەرلەمان لەسەر ئەم کارە ساتەی لە دەواازە سنووریەکان ڕووەدا و لە هەوڵین تیجابەی هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ نەخێر، بۆ چکە حکوومەت خۆی تێوەگلاوە. لە ئەم بانگشەی چاکسازی چیە دەکرێت لەن؟ بەداخەوە چاکسازیە لەسەر گیرفانی خەڵک، ئەگەر نا پێستی خەڵک و مایدەی خەڵک لە هەرێمی کوردستانە بۆ بە شوێنی ساختکردنەوەی کاڵای تەزویر و بەسەرچوویان بەرپرسە دزانەی ئیدیای چاکسازیەکەن. چاکسازی چی؟ ئێستا کام مادەیە کە ئەڵێن موهیممە و لە هەرێمە پارە ئەکا و موادەکەی جا دەرمان بێ، جگەرە بێ، مەشروب بێ، چی بێ، کارگە تەزویرەکانی لە هەرێمی کوردستان دروست کراوەتەوە.
واتە قسەی ڕاستەکە دەگوترێت خەڵکی هەرێمی کوردستان بووە بە کەروێشکی تاقیگە و هەر ڕۆژە مادی کەستاکە دەگرێتەوە. کەروێشک باشترە، خەڵکی کوردستان کراوە بە مشکی تاقیگە، بەردەوام شتی لەسەر تاقیە کرێتەوە، نەک تاقیەکەنەوە بۆی بزانن چی باشە، چی خراپە پێدەن بۆی لە ناو بچێ، بۆی نەخۆشی زیادکە، بۆی سەرەتان زیادکە، بۆی کە کارەسات هەیە لەم بوارە. دیمەنی یەکێک لە کۆگاکانی هەڵگرتن و پاراستنی پێداویستی جوانکاری خانمانە لە شارێکی هەرێمی کوردستان لە ڕێگەی کامێرەی چاودێریەوە وێنە گیراوە. تیایدا دەردەکەوێت چەند کەسێک لە ڕێگەی گیراوەیەکەوە بەرواری بەسەرچوونی کاڵاکان دەسڕنەوە و جارێکی دیکە بە بەروارێکی تازەتر دەینێرنەوە بازاڕەکان و بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە. دوای برنی ڕێگایەکی دوور دەگەین بە یەکێک لە مەرزە نێودەوڵەتەکانی باشووری کوردستان لە سنووری قەزای پێنجوێن کە بە مەرزی باشماغ ناسراوە، هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. ڕۆژانە قەبارەیەکی زۆری کاڵا و خواردەمەنی لە ڕێگەی ئەم سنوورەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. دەگوترێت یەکێکە لەو خاڵە سنووریانەی زۆرترین کاڵای ماوە بەسەرچووی لێوە هاوردە دەکرێت. دەمەوێت بزانم لەم سنوورەدا چی دەگوزارێت و لایەنە پەیوەندیدارەکان و کۆمپانیاکانی سەر بە کوالیتی کۆنتڕۆڵ کە پشکنین بۆ ماددە هاوردەکراوەکان دەکەن چۆن وەڵامی ئەو گومانانە دەدەنەوە کە لەسەر ئەوان دروست بووە. بەشێکی زۆری کاڵاکان لە مەزەلاوەکان داخل دەبن و بەشێکی دیکەشیان لە کوالیتی کۆنتڕۆڵ دەرناچن و دەگەڕێنەوە ئەو وڵاتەی کەی هاوردەکراوین. دەمانەوێت بزانین کێ لە پشت ئەم جۆرە بازرگانیکردنەوەیە و کێن ئەو کەسانەی کاڵای بێکوالیتی و ماوە بەسەرچوو هاوردەی هەرێمی کوردستان دەکەن. کوالیتی کۆنتڕۆڵ تا چەند چالاکە لە سنوورەکان و تا چەندیش ڕێگری دەکات لە هاوردەکردنی ئەم جۆرە کاڵایانەدا. چی بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ بازرگانە دابنرێت کە دانەوێت جارێکی دیکە لە ڕێگەی مادەی بەسەرچوو کاڵای خراپەوە خەڵکی هەرێمی کوردستان جینۆساید بکەنەوە. بەڕێوەبەری گومرگی مەرزی نێودەوڵەتی باشماغ نایشارێتەوە کۆنتڕۆڵکردنی سنوورەکان تا ڕادەیەک قورسە و ناتوانرێت بە تەواوەتی ڕێگە لەو بازرگانانە بگیرێت کە بە قاچاغ و لە ڕێگەی مەرزە لاوەکیەکانەوە خواردن و کاڵای بەسەرچوو بێکوالیتی هاوردەی هەرێمی کوردستان دەکەن. دەگوترێت بەشێک لە سنوورەکان یاخود مەرزە لاوەکیەکان بوون بە خاڵێکی مەترسیدار بۆ سەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هاوردەکردنی کاڵای ماوە بەسەرچوودا. لە مەرزە ئێوەدا شتە بەدیەکرێت؟ وی لە ڕاستیە لە هیچ شوێنێکی دنیا نییە کۆنتڕۆڵ لە 100% بکرێ، ینی مەجای بابەتی قاچاق و دیاردەی قاچاق هەر هەیە، بەڵام من دڵنیاتانەکەم لەوەی کە بە تایبەتی لە مەرزی نێودەوڵەتی باشماغ باشترین کۆنتڕۆڵمان کردو، بە تایبەتی لە ڕووی هێنانی خواردن و ئەو کەلوپەلانی کە پێویستیان بە پشکنین هەیە هەمووی بە فلتەری پشکنین و کۆنتڕۆڵی زۆر باشە ئەڕات دوایەوە ئیجراتی گومەرجی بۆ کرێ. هەر بۆ معلوماتی جەنابتان ئێمە سیستمێکمان دامەزرانوە لە بەڕێوەبەرایەتی گومەرجی باشماغ. ئەم سیستمێکی ئەلکترۆنیە و هەنگاو بە هەنگاو هەموو کارەکانی ئەڕوا بۆیە هەر کاڵایە کە پێویستی بە پشکنین بێ ئێمە لە سیستم ئاماژەمان پێیا بێت کە ئەم بابەتە پێویستی بە پشکنینە، ئەگەر بێت و پشکنینی تەواو نەکرابێ و ئەنجامی پشکنین لە سیستمە داخڵ نەکرێ ئەوە ژمارەکەی نەنووسێ سیستم ڕێگە بە تێپەڕبوونی ئەم مامەڵەیە نایە بە هیچ شێوەیەک. بۆیە ئەمە بەشێکە لەو کۆنتڕۆڵی کە کردومانەوە. هەنگاوی تریش هەیە کە بگرینە بەر ئەوش ئەوەیە کە ڕاستە و خۆ کۆمپانیای ڕزگە کە ئێستا تایبەتەوە پشکنینی سەرجەم کاڵاکان کە هێتە ناو هەرێمی کوردستانەوە لە دەواازەی نێودەوڵەتی باشماغ ڕەبتیکن بە سیستمی ئەلکترۆنی گومرگەوە بۆ ئەوەی ینی بە هەموو شێوازەکان هەم بۆ شێوازی چاودێریکردنی ئەوەی کە کۆمپانیای ڕزگە چۆن ئەم پشکنینانە ئەکا و ئەنجامەکانی چییە ئێمە بتوانین بە وردی چاودێری بکەین و هەم کۆنتڕۆڵی زیاتری ئەوەی کە جۆری پشکنینەکان و ئەگەر کەلوپەلێک دەرنەچێت لە پشکنین ئەوە هەر ئەو کاتە سیستم ڕێگەی پێنایە. ئێستا ینی هەنگاوی دووەمانەوەیە کە کۆمپانیای ڕزگە پەیوەستکەین بە سیستمی ئەلکترۆنی باشماخەوە بۆی بتوانین کۆنتڕۆڵی زیاتری بکەین. بەڵێ لەم ناوچەیەدا یاخود لە زمینی ئەم کۆمپانیادا خەڵکانێکە بیان هەوێ تەداخوری ئیشوکارەکانی ئێوە بکەن و کێشە بۆم جۆرە چۆن دەڵێ کۆنتڕۆڵە دروستکەن یاخود چاودێریک دروستکەن؟ خۆی لە ڕاستیە لە کوردستان هەر بەشێک لە کێشەکانی ئیدارە ئەوەیە کە بەڕاستی ینی
مەسلەی واستە و واستەکاریوانە لە هەموو کوردستانە لە هەموو جێگەکانی بێ ئیسیسنا وجودی هەیە بەڵام یعنی ئێمە هەوڵمان ناوە نەچینە ژێر باری هیچ واستە واستەکاریەک بە تایبەتی لە مەسلەی کۆنتترۆڵ و لە مەسلەی پشکنینە بە هیچ شێوەیە قوبوڵمان نەکردووە و هەوڵمان ناوە ڕقابەی زۆر باش هەبێ بەڵام هێشتا هەر بەس نییە ئەبێ زیاتر و زیاتریکن چکە ئەمە پێویستە بە تەندروستی هاوڵاتیانەوە چەند کۆنتترۆل زیاتر بێ بۆ خۆمان بۆ هاوڵاتیان بۆ هەرێمی کوردستان باشترە و بۆ ئاسایشی خۆراکمان باشترە بەڵێ باس لەوە دەکرێت بەشێکی زۆری خەڵکی یاخود بڵێن چاودێرانی بواری خۆراکیش باس لەوە دەکەن کە بازاڕەکان هەرێمی کوردستان بوون بە کەروشکی تاقیگە و هەڕۆژە خواردنێکە نەستاقی دەکرێتەوە ئایا ئەمە تا چەند بوونی هەیە ئەمە ترسیە هاوڵاتی چۆن دڵنیایی پێدن ئێوە لە مەرزەکان کە ڕێگە نادەن هەموو جۆرە خواردن کاڵایەک داخڵ بێ بۆ ناو سنتەری شار و شارۆچکەکان من حەزەکەم لەمایە تۆزێ بە ڕازگویانە قسەتان لەگەڵا بکەم من دڵنیام لەوەی کە لە مەرزەکانی هەرێمی کوردستانەوە هەر بابەتێکە داخلی هەرێمی کوردستانە بێت تاقیکردنەوەی بۆ ئەکرێت پشکنینی بۆ ئەکرێت لە دوای ئەوەی کە لە پشکنینی تاقیگەی دەرئەچێت دواتر ڕێگەی پێدرێ بچێتە هەرێمی کوردستانەوە بەڵام یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە دەواازەکانی عێراق ئێستا تا ڕادەیەکی زۆر لەوێ ئەم کۆنتترۆڵە نییە ئەم دەواازانش لە عێراقەوە کە شت داخڵە بێ بەڕاستی هیچ ڕێگریەک نییە لەوەی کە ئەو بابەتانەی لە باشوور و لە ناوەڕاستی عێراق لە دەواازەکانی ئێوە داخڵە بێت بێتە هەرێمی کوردستان ئەمە ڕەنگە گرفتمان بۆ دروستکە ڕەنگە هەندێک شت کە لە بازار ببینرێ ڕەنگە ماوە بەسەرچوو بێ یاخود پشکنینی بۆ نەکرابێ لێوە داخڵ و بێت و بێتە هەرێمی کوردستان پێشتر ئێمە لە سنوورەکانی خۆمان لە سەر ڕێگەی کەرکووک هەولێری عنی ئەوانی کە هاوسنورن لەگەڵ حکوومەتی ناوەندی لەم شوێنانە بازگەدانرابوو و کۆنتترۆلدانرابوو بەڵام بەڕاستی لە دوای یەگرتنەوەی تعریف و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەمانە حکوومەتی عێراق تێبێ هەمووی لابەرن و ئەمانە لاچووە بۆ ێسێ بەشێک لە گرفتەکانمان ئەوەیە کە ڕەنگە هەندێک لەو کاڵایانە لە مەرزەکانی باشوور و ناوەڕاستەوە جارێکی کە بێنەوە هەرێمی کوردستان بۆیە بەڕای من ئەبێ هەم پارێزگا بەڕێزەکانی هەرێمی کوردستان و هەم قایمقامی ناوەندی شارەکان کە لیژنیان هەیە بۆ چاودێری بازار بەڕاستی بێت لەمایە تۆزێ ورتر بن چاودێری زیاتر بکەن و معلوماتان ڕەنگە هەندێک شتەیە ژیرا بێ بۆ نمونە و ترابێت لە باشماخەوە هاتووە یاخود لە برایم خەلیلەوە هاتووە یاخود لە حاجمەران و یان هەر مەرزێکی ڕسمی هەرێمی کوردستانەوە هاتووە بەڵام دوای کە بە دووادا چوون کراوە و لێکۆڵینەوەی لەکراوە دەرکەوتووە کەوانی لە مەرزانەوە داخڵ نەبوو بگرێت لە مەرزەکانی خوار و ناوەڕاستەوە بۆیە بەڕاستی بۆ مەسلەی کۆنتترۆڵ ئەبێ ورتر بین ئەبێ باشتر چاوکراوە بین بە تایبەتی ئەو سنوورانەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی هەمانە من نازانم بە چ میکانیزمێک بەڵام پێویستە بیر لەو بکرێتەوە میکانیزمێکی گونجا بدۆزرێتەوە بۆی ڕێگە نەدرشتی ماوە بەسەرچوو کاڵای خراپ بێت هەرێمی بەڵێ کاشەوان دیارە لە ماوەی ڕابردوودا ئێمە کۆمەڵی هەوڵ و چالاکی ئەومان بینی کە کۆمەڵە مادەی کوالیتینزم ئەکسپایر داخل هەرێمی کوردستان بووە بەشێکی زۆری ئەم کاڵانەیە کە داخل بوون بە ناوی ترانزیتەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و ترانزیت تێپەڕێ دواتر چێت بۆ وڵاتانی دەرەوە هەرێمی کوردستان بەڵام بەشێکی دەرکەوت لە هەرێمی کوردستان ساخ کراوەتەوە ئێوە چۆن ڕێگەری لەم دیاردەیە دەکەن لە ڕاستیە ئێمە ئێستا میکانیزمی ترگیراوەتە بەر بە تایبەتی بۆ کاڵانەی کە باس لەواکرێت بە شێوازی ترانزیت بە تایبەتی بۆ سووریا بچێت ئێمە ئێستا ڕێکاری ترمان گرتوتە ڕێکارەکەش بریتە لەوەی کە هەر بابەتێک کە بازرگان ئەڵێت من بە ترانزیت دەیبم بۆ وڵاتی سووریا بۆ هەر شوێنێکی تر ئێمە ڕاستە خۆ لەو سنووری کە پێش هەموو شتێکە بێ ڕەزامەندی وەزارەتی دارایی و ڕێوەبەرایەتی گشتی گومرگمان بۆ بێنێ لە دوایەوە کە لە سنوور دێت و ئێمە ڕێکاری گومرجی بەم شێوازە بۆ گرینە بەر لە دوایەوەی کە یەکەم پشکنینی بۆ ئەەکەین وەکو هەموو مادەیە کە ئەچێتە هەرێمی کوردستانەوە تەگەر بۆ سووریاش بێت دیسان هەر پشکنینی بۆ ئەکرێت یعنی بەبێ پشکنین ڕێگەی ناین خاڵی دووهەم ئەوەیە لە دوای ئەوەی کە پشکنینیشی بۆ ئەکرێ بە نوێنەر بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی گومرجی باشماخ ئەینێرین بۆ خاڵی فیشخابوور ئێمە بە نوێنەرە واتە نوێنەری پۆلیسی گومرجی لەگەڵا بە پێی با بڵێن ژماری ئەو ئۆتۆمبیلانەی ئەو بەرهەڵگرانی کە ئەچێ بۆ ئەوێ چەند نوێنەر پێویست بێت لەگەڵیان ئەنێرین و نووسراوی فەرمیان بۆ ئەەکەین ئەوێ بیبات تەسلیمی دەواازەی فیشخابووری بکە بە ڕسمی و وەڵامیشمان بۆ بێنێتەوە کە ئەوان وەریان گرتووە و مسۆگەری چوونە دەرەوەیان کردووە بۆ سووریا و وەڵامەکەمان بۆ بێتەوە ئەنجا ئێمە ئەو بارمتی کە لە بازرگانمان وەرگرتووە لەوەی کە ئەبێ ئەم بارە بێتە دەروەی هەرێمی کوردستان
هەتاوەکو دڵنیانە بین لەوەی بارەکەی چۆتە دەروی هەرێمی کوردستان بارمتەکەی بۆ بەڵێ ئیجراتان کردو بەرامبەر ئەو بارهەڵگرانی کە ئەم حاڵەتیان لە هەرێمی کوردستان هەبووە بۆ نمونە لە هەرێمی کوردستان بارەکەیان سا کردوێتەوە بازرگانەکان من تا ئێستا هیچ حاڵتێکی لەو بابەتە نەهاتۆتە بەردەستمیانی وەکو بەڕێوەبەرایەتی گومەرجی باشماق هیچ حاڵتێکمان نەبوو کە بە ناوی وڵاتێکەوە بێت و بچێت لە هەرێمی کوردستانە ساغ بێتەوە یعنی حاڵتێکی ئاوە دۆسیەکی وا لە بەردەستمانیە بەڵام لە ئێستا بە دوواداچوون لەسەر ئەو بابەتانە هەیە کە چوونەتە دەرەوە بۆ سووریا بۆ هەر وڵاتێکشکە بۆی بزانین ئەگەر بابەتێک لەو بابەتانە لە هەرێمی کوردستان ساخرابێتەوە ئەوە بە دڵنیایی ئەبێ ئیجراعاتی زۆر تونگ لەگەڵ و کۆمپانیا کرێکە کردوێتی بەڵێ دەمەوێت قسەی کۆتایی جنابەت زۆر بەڕاشکاوی خەڵکانێک هەیە بیان هەوێت لە سەروی ئێوە سەروی یاساوە دەستێوەردان لە هاوردەکردنی کاڵای کوالیتی نزمکەن بۆ هەرێمی کوردستاندا ڕەنگە هەبێ بەڵێ و بیانێ فشار دروستکەن بەڵێ بەڵام دڵنیا من لەوەی ئێمە لەژێر هیچ فشارێکە لەژێر هیچ پاساوێکە ڕێگە بۆ ناین کە کەلوپەلێک کە کوالیتی نزم بێتە هەرێمی کوردستان و داخلی هەرێمی کوردستان بێ بە تایبەتی ئەوانەی کە ئێمە ئاگدارین و لە سیستمی گومرجیا تێپەڕن بە هیچ شێوەیەک ڕێگەیان ناین دڵنیا بنەوە. لە ناو یەکێک لەو تاقیگانم کە لە مەرزی باشماغ پشکنین بۆ هەموو ئەو خۆراک و کاڵانە دەکەن کە بە ڕێگەی یاسایی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن کارمەندێکی تاقیگەیە و بە شێوەیەکی زانستی مەترسی کاڵا و خۆراکی کوالیتی نزم لەسەر تەندروستی هاوڵاتیان ڕوون دەکاتەوە. ئێوە لەسەر چه ئاستێک پشکنین بۆ کاڵانە دەکەن کە داخڵی هەرێمی کوردستان دەبن؟ ئێمە هەشتێکمان بۆ ئێت سەرەتا بە چەند فلتەرێک هاتەیە بەڕێتا ئاگاتە لای ئێمە. یەکەم سەرەتا بە فیزیایی بۆکرێت فیزیاش بە گوێرەی مواصفاتی عێراقی فیزیایی بۆکەن چەرمەرجێکی ئەگەر تاریخ و لیبڵین و مارکتین هەمووی تەواو بوو ئەو کاتەیە بۆ فیزیا بۆ کیمیا لە فیزیا تەواو بەستێ فیزیا تەواو بێتە کیمیا لە کیمیا ئێمە چەندها سامپڵی جیاواز ڕووماتەیەەکە هەر یەکەیان بە گوێرەی مواصفەی عێراقی ئێمە ئیش بە مواصفەی عێراقیەکەین بە گوێرەی مواصفەی عێراقی تێستی بۆکەین و بڕیاری دەرچوو دەرنەچوو دەدەین. خەڵکانێک هەبوو بیانویستی بێت چۆن دەداخلی ئیشی ئەو بکەن و چاوپۆشی لیان دەشت بکرێت لە ئێمە کەس نابین بازرگان نابینین ئێمە سامپڵەکە بۆ بە کۆدیێتە بەردەستمان ناوە کۆدی لێ دێتە لای ئێمە ئەو کاتە قەرارەین دەرچویان دەرنەچوە فەحسەکانی بۆکەین و ئەڕاتە دەرەوەی تر نازانین هی کێ و هی کێ نییە. وەڵا دیار ئەمە نمونەیەکە لە بەدەستی جەنابدایە ئەمە موادی سەفەریە و داخلی هەرێمی کوردستان بووە پێشتر باس کرد ئەمە لە کوالیتی کۆنتۆل دەرنەچوە و گێڕراوەتەوە هۆکاری دەرنەچوونی ئەم کاڵایە بۆچی دەگەڕێتەوە لای ئێوە؟ ئێمە ئەمە پلاستیکە ئەم پلاستیکانە کە بۆمان دێت فەحسی هێڤی میتاڵی بۆکەین لەگەڵ جۆری پۆلیمەرەکانی دیارەکەن چییە PVC HDP لەو دێنستیە لەگەڵ میتاڵەکانە ئێمە کە فەحسی میتاڵمان بۆ کردووە ئەمە ڕێژێکی زۆری لیدی تایە 600 نزیکە 600 ppm تێدایە ئەمەش بە گوێرەی مواصفەی عێراقی گونجاو نییە بۆ خواردن زیانی خۆراکی تێ بکرێت چونێک تۆ بۆ ماس بەکارێنێ کە بۆ ماس بەکارێنە کالێکەکە لەگەڵ ئەسیدا ماس ڕێژەیەکی کەمی ئەسیدی تێدایە. بەڵێ زیانی بۆ تەندروستی مرۆڤ چییە بەکارهێنانی ئەم کاڵایە؟ ئەمە کتوپڕ دەرناکەوێت زیانەکانی بەڵام بۆ ماوەیەکی درێژخایەن زیانەکانی لەسەر مرۆڤ دەرەکەوێت تێگەی وەکو ئەوە نیە شتێک بڵێ موادێکە و پیس بووە ڕاستەوخۆ دەرئەکەوێت زیانەکانی لەسەر جەستەی مرۆڤ موادێکە وەکو بەکترۆلۆژی بەڵام ئەمە موادێکی کیمیاییە بۆ مدەیەک چەند ساڵێکی پێچێ ئەو کاتە تەسیرەکانی دەرەکەوێت لەسەر جەستەی مرۆڤ کە تەسیری سەرەتان بەڵێ دەگوترێ بەشێکی زۆری ئەم مادەی خۆش ئاماژ بێکە هۆکاری سەرەکی توژم بە نەخۆش سەرەتان لە ڕێگەی ئەم مادەیە دەگوازرێتەوە. ئێوە لێرە جگە لەمانە لە مادە پلاستیکان بۆ خۆراکەکان چۆن پشکنین دەکەن؟ بۆ خۆراکەکان هەمووی بە گوێرەی مواصفەی عێراقی مواصفەی عێراقی چەند ڕێنمایەکی دەرکردووە چەند مەرجێکی دیاری کردووە لە کیمیایە ئەڵێ ئەبێ ئەم فەحسانەی بۆ بکەی و هەمووشی لیمتی داوە ڕێنجێکی داوە ئەڵێ بێ لەوە زیاتر نەبێت تێگەی ئەگەر لەوە زیاتر بوو ئێمە بە گوێرەی مواصفەی عێراقی بوو جیازانە ئیشی پێەکەین ئەگەر لەو ڕێنجە زیاتر بوو ئەو کاتە ئەڵێن دەرنەچوە و ئەینێرینەوە بۆ گومرگ ئیتر گومرگ لە کۆمپانیا ڕەفزە بەشی گومرگ ئەوە ئیتر تعاملی خۆیان نەزانێت ئەینێرنەوە تەلەفیەکەن لە ناو مەرزە حساباتی خۆیانە. حکومەت چاودێری ئێوە دەکات لێرە؟ کارمەندی حکومەتمان لەگەڵە بەردەوام بەشی تەندروستی ئێمە ئەمانە لە تەندروستیەوە بۆمانێ کارمەندی تەندروستیمان لەگەڵە ئێمە کە راپۆرت دەکەین ئاخرشت دەچێت و لای ئەوان ئەپروڤیەکەن قەراری لەسەرێن ئەوان دەرچویان دەرنەچوە ئەگەر فەحسەکان بەدڵ نەبێت یان لەبەر چاویانە فەحسەکان بۆکەینەوە کە دەرچویان دەرنەچوە. بەڵێ زۆرترین مادە کە لای ئێوە تەلەف کرابێ و دەرنەچوو بێت لە پشکینەکانی تاقیکرد چی بووە لە ماوەی ئەم ساڵدا؟ لە ماوەی ئەم ساڵدا ماستمانە بۆ ماستێکی ماستمانە بۆ کە ستارچی تایە
ئەوشە بە گوێڕی ماسەفەی عێراقی ئەڵەیە بێ تیای نەبێت ئەکە تیاشی بێ ڕێژەیەکی دیاریکراوە بەڵام ئەبێ ئاماژەی پێیا بێت لە مارکێتینەکە لە لیبڵەکە ئاماژەی پێیا بێت کە ستارچی تیایان تیای نییە. دەچمە بەشێکی دیکەی تاقیگەکە کە تایبەتە بەڕۆنی ئۆتۆمبیل و گاز و سوتەمەنیەکان لە ئەنجامی گفتوگۆکردنێکی کورد لەگەڵ کارمەندێکی ئەم بەشەوە بۆمان دەردەکەوێت بەشێک لە بازرگانەکان هەوڵیان داوە هیچ کاڵایەک نەمێنێت بە کوالێتی باش و دوور لە مەترسی بۆ سەر ژینگە و تەندروستی هاوڵاتیان هاوردەی بکەن کە ئەمەش چاودێری حکوومەتی هەرێم لە خاڵە سنووریەکان ڕوبەڕووی گومان و پرسیار دەکاتەوە. ئەم تاقیگەیە بەرپرسە لەوەی کە مواسەفەی عێراقی تەطبیقکردنی مواسەفەی عێراقی بەسەر هەر بەرهەمێکی نەوتی کە لە دەرەوەی وڵات داخلی ناوەڵاتەوێ بەرهەمە نەوتیەکانیش بڵێن جۆریان زۆرە بڵێن بە چەند شێوازێکی جیاوازیان لە بەنزینەوە بە سوتەمەنیەکان بیگرە وەکو سوتەمەنیەکانی ئۆتۆمۆبیل بەنزین بێت گاز بێت یاخود نەود بێت هەتاکە لە ماڵان ناسووتێن بێت هەتاوەکو ڕۆن چەورکەرەکان وەکو ڕۆنی سیارەیە ڕۆنی مەکائینە هایدرۆلیکە ئەم شێوازانە بۆ هەر یەکێک لەمانە مواسەفەیەکی تایبەت بەخۆی هەیە واتە خەسڵەتێکی تایبەت هەیە کە هی حکوومەتی عێراقیە دانراوە بۆ هەر مەوادێک کە دێتە ناو خاکی کوردستان یاخود خاکی عێراقەوە بەگشتی ئەبێ پشکنینی بۆ بکرێت لە پشکنینەکان دەربچێت واتە ئەنجامەکەی مطابق بێ بە ئەنجامی بە خەسڵەتی عێراقی ئەو کاتە ئێمە ڕێگەی پێدەین و ڕێگە پێدانێکی بۆکەین کە داخلی ناو تاسەن لەم ماوەیەدا تەلەف زۆر بووە لەم تاقیگەی ئێوە لەم بابەتە بەتەکید ئەزانین چۆنە لە سەرەتاوە بە تایبەتی لە سەرەتای دامەزرانی کۆمپانیای ڕزگەوە لەبەرەوەی هێشتا بازرگانەکان ئاشتانە بوون بەم جۆرە فەحسکردن و بەم جۆرە پشکنینەکە لە کوردستانە هەیە شتی خراپ زۆر ئەکرا شتی خراپ زۆر ئەهێنرایە ناوەڵاتەوە لەبەرەوەی دیارە معلومی جەنابتانە شتە خراپەکان هەرزانترن هەرزانترەکەوێت لەسەر بازرگانەکان کە داخلی ناوەڵاتیەکە بۆ ئەویش هەرزانترە بێتوانێت هەم هەرزانتر بیفرۆشێ هەم قازانجێکی باشتری لێ بکە لەبەر ئەوە شتی خراپمان زۆر بوو بە تایبەتی لە سەرەتاکانەوە بەڵام لە دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر پشکنین ئەنجام درا و شتە خراپەکان جێڕایەوە و تەلەفمان زۆر بوو بڵێن لێرە ساحەیەکمان هەیە ساحەی تەلەفاتە ڕەنگە جەنابتان خۆتان چوو بێتن بینی بێتان کە ڕێژەیەکی زۆر لە ڕۆن تیا تەلەفەکرێ ئێستا مەحرەقەیەکمان داناوە بۆ سووتاندنی لە ناوبردننی ئەو تەلەفاتانە و هەروەها بۆ مۆزوعی گاز و بەنزین و ئەوانش ئەگەڕێنرێتەوە بە تەنکەرەکەەوە بە ناونیشان بڵێن بە لیژنەیەکی تایبەت کە لەلایەن گومرکەوە پێگەیەنرێت و گومرکی ئێرێ و کۆمپانیای ڕزگێ ئەو لیژنەیەکی تایبەتی بۆ پێگەهێنرێت بەو لیژنەیە ئەبێ بگەڕێنرێتەوە بۆ خاکی ئێران. گەڕاومەتەوە سلێمانی و ئەو چەند پارچە خۆراکەی کە پێشتر لە بازاڕە ملیەکە کریمان لەگەڵ خۆمدا هێناو من بۆ لای پسپۆڕێکی خۆراک هەتا بزانم مەترسی خواردنی ئەم خۆراکانە لەسەر تەندروستی مرۆڤ چییە و چۆن خۆمان لەو مەترسیانە دوور بخەینەوە. لە ڕووی تەندروستیەوە بەکارهێنانی ئەم جۆرە کاڵانە تا چەند تەندروستە لە کاتێکدا بەشێکیان کاتی بەسەرچوونیان نزیک بۆ تۆ بەشێکیشان بەسەر چوون بەڵام خەڵک بەکاران دەهێنێت. دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە ئێمە کە باسی خۆراکی ماوە بەسەرچووەکەین بەگشتی دەبێت بە دوو جۆر جۆرێکیان بریتە لە خۆراکی ژەهراوی پۆیزنەس فود جۆرەکەی کەیان بریتە لە خۆراکی باوی ماوە بەسەرچوو ئەوەی کە ژەهراویە بێ بە تایبەتی گۆشتەکان قارچک کە لە کاتی خۆی تێپەڕە بێ ژەهراویە بێ ئەمە زۆر خەتەرە بەڵام باقیاتەکەی واتە زۆربەی زۆری خۆراکەکان کە ماوە بەسەرچوون واتە سەلاحەتەکان بەسەر چووە ئەمە ئەهوانترن لە چاو ژەهراوێکە بەڵام ئەمانیش زیانیان زۆر ئەم خۆراکانە بۆچی بۆ تەندروستی مرۆڤ کێشە دروستەکەن کاتێک ماوەیان بەسەرچێ لەبەر ئەوەی کە کۆمەڵێک بەکتریا دروستەکەن ئەو بەکتریانە ئەبنە باعیسی دروستبوونی نەخۆشی بۆ نمونە بەکتریای ئیکۆلی ئەمە یەکێکە لەو بەکتریانەی کە لە ئەنجامی بەسەرچوونی خواردنەوە دروست ئەبێ و نەخۆشی دروستەکە یەکێک لەو بەکتریانەی کە لیستێریایە بە تایبەتی لە هێلکە و گۆشتا دروست ئەبێ ئەو نوع بەکتریایە
بەکتریایشی کەمان هەیە ڤۆڵنی فوکەسە ئەمە ئەم پەنیرەی کە تۆ هێناوتە کە بەسەرە چێ ڤڵنفوکەس ئەو بەکتریایی تا دروست ئەبێ کە زۆر مەترسیدارە بۆ لاشەی مرۆڤ تەوان میوە ئەمە دۆشاوی خوورمایە ئەم دۆشاوی خوورمایە سایکلۆسپۆرای تا دروستە بێ نوعێکە لە بەکتریا ئەمە ڤڵنفوکەسی تا دروستە بێت کە پەنیرە هەروەکو گۆشت و هێلکە نەخۆشی جیاواز دروستەکەن بەعام ئەو حاڵەتە نەخۆشیانەی کە بەهۆی خواردنی ماوە بەسەرچەوە دەستمانەکەوێت چییە؟ بریتە لە کەشەنگبوونی ناوچەی هەناوی کە پێوترێ ئەبدۆمینەڵ کرەمپ ڕشانەوەیە هێڵنجدانە تا لێهاتنە جێژبوونە سەرێشەیە عرەقکردنەوەیە تەنانەت هەنێ جار بینایی لێڵ ئەبێواتە تەشویش لە بینی نادروستە بێ یەکێکە لە کێشەکان کە ئەگەر ئەو خۆراکە ژەهرایی بوو بێ تەسیل لە کۆئەندامی دەمار بکات و چارەسەر نەکرێت لە هەنێ حاڵەتی نادراوەتە دەگمەن ئەبێتە هۆی نیمچە ئیفلیج بوونێ. بەڵێ دکتۆر هاوڵاتیەک دیارە لە بازار ئەمانە نرخیان زۆر هەرزانە چۆن بتوانێت جیاکاریەکە لە نێوان ئەم جۆرە مادە خۆراکیان ئێستا لێ بەدەستی من دایام دۆشاوە ئەگەر تێبینی کەی بە لێخشانی 50 ئەتوانی تاریخی بسرێتەوە دووبارە تاریخی لێ بدرێتەوە چی بکرێت بۆ ئەوی هاوڵاتی خۆی لە بەکارێنانی ئەم جۆرە کاڵانە بپارێزێت پێش هەموو شتێک کە ئێمە کە شتە کڕی نەبێت تەماشای ئەکسپایرەکەی بکەین واتە بەرواری دروستکردن لەگەڵ بەرواری بەسەرچوونەکەی کە بەرواری بەسەرچوونەکەی زۆر گرنگە تەماشای بکەین زۆر گرنگە کە بە بەروارێک نووسراوێ ئێمە لی تێ بگەین جار وایە بە هی وڵاتی ئێرانە نووسێ زۆر کەس لی تێناگە بەڵام ئەگەر بە هی میلادی بێزینی ئەوە زۆر باشە خەڵک لی تێگە واتە یەکەم شت ئەوەیە کە تەماشای بەروار بکەین دوو هەمشت ڕنگ و تام و بۆن ئەمە فەحسی فیزیایی بۆ خۆراک بەماکرێ ڕەنگە تامە بۆنە فەحسی کیمیایی بریتە لەوەی کە پێکاتە کیمیایەکان لە مختبەرە تاقیەکرێتەوە بزانە چی مادەیشی تایە لە پرۆتین و کاربۆیترات و ڤیتامین و کانزاکان فەحسی بایلۆجی ئەوەیە کە ئایا چ جۆرە بەکتریا و ڤایرۆسێکی تا دروست بووە چ جۆرە کەڕوویەکی تا دروست بوو ئەمە فەحسی بایلۆجیە فەحسە فیزیایەکە بەعام احتیمال دەکاتە سەر تام بۆن ڕنگ ئەگەرە خواردنە کراوە بێ ئەکراوەش نەبێ بێت تەماشاکەی بزانانی ئەکسپایرەکەی دوورایان نزیکە ئەگەر خۆراکێکیش بوو لەوانەی کە لە ناو بەڕادایە تۆ نابێ ماوەیەکی زۆر کە کڕیت لە بەرخۆر بێ بێ یەکسەر بیخەیتەوە ناو سلاجە لە ماڵەوە وەکو مەسەلەن نان ئیسا نان ئەگەر ئەو نانەعامەی کە ئێمەی کڕین لە نانەوەخانەکان هەیە نانی هەورامی لوبنانی سووری ئێرانی نانی تیری ناڵێم کوردی ئەوە بۆ ماوەیەکی سێ مانگ زیاتر کێشەی نیە بەڵام ئەو نانە تا یەک هەفتە بڕەکە ئەچن لە هەنێ شوێن تا 15 ڕۆژی لێ نووسن باشترین کات کە بخورێت لە ماوەی هەفتەیە کات تێنەپەڕێ باشە بەڵێ دکتۆر سامە جۆرێکە لە پەنیر لە بەردەستی مندا بێ ئەوەی ئاماژە بەناوەکەی بکەم دیارە ئەمە دەڵێ 21 مانگ بەسەرچێ 21 دوانزە بەسەرچێ من 12 لێکێک لە بازاڕ میلەکانی شاری سلێمانی کڕیمە هاوڵاتێکی زۆر پەنا بۆ کڕنی ئەمە دەبن بۆی هەرزانیەوە ئەمە چەند ڕۆژ دوای ئەم تاریخە دەتوانێت بەکاربهێنرێت لە ڕووی تەندروستیەوە خۆی ئەمە پێوترێ خۆراکی ماوە بەسەرچوو یاخۆت کە خەریکە ماوەکەی بەسەرچی ئەمە وا باشە کە 21 مانگ بەسەرچێت تۆ 20 مانگ کڕیتە ئەگەر ئێمڕۆ 21 مانگ بوو تەماشامکی تا 21 مانگی لێ نووسرا بوو فڕێم بەکاری نێنم لەبەرەوەی تەندروستی خۆم بە نرخترە لاشەی خۆم مهمترە تەندروستی خۆم مهمترە هەتاکو ئەوەی کە ئەم خواردنە هەرزانە لەبەرەوەی بە نرخێکی هەرزان کڕیمە بیخۆم نە ئەبێ نەخورێ ئەبێ بەخۆن ئێمە ناڵێن کە بیخۆیت تووشی ژەهراوی بوونێکی زۆرە بیت و زۆر خەتەرە بەڵام وا باشە نەخورێ وەکو خۆپارێزی زۆر جاریش کێشە دروستەکە بەڵێ دکتۆر هۆکاری زۆربوونی نەخۆشیەکانی شێرپەنجە لە ئێستادا تا چەند پەیوەندی بەم جۆرە کاڵا و خۆراکانە هەیە کە بە کوالەتی نزم داخڵی هەرێمی کوردستان دەبن و دەرخۆری هاوڵاتیان دەدرێن شێرپەنجە بە گشتی سێ هۆکاری هەیە یەکێک لە هۆکارە سەرچەکان خۆراکە یەکێک لە هۆکارە سەرچەکان بریتە لە ژینگە و دەوروبەر یەکێک لە هۆکارەکانیش بریتە لە باری دەرونی جاماگەر باسی خۆراکەکە بکەین خۆراکی ماوە بەسەرچوو خۆراکانی کە مەوادی حافیزیانتیایە ئەو خۆراکانەی کە مەوادی با بڵێن دژە حەشەراتیان تایە پێستیسایت یاخود بە ڕێگەی کیمیایی
پەروەردەکراون سەوزۆمیەوەکان و دژە حەشاراتیان لێدراوەتە بۆ قەڵاچۆکردنی مێرو کە پێوترێت پێستیساید یان شلەکان کە مەوادی حافیزە پارێزەریان تایە ئەمانە هەموو هۆکارن بۆ شێرپەنجە هەروەکو چۆن دووکەڵی سیارە و دووکەڵی جگەرە هۆکارە پیسبوونی ژینگەی بەهۆی مەعمەلەکانەوە هۆکارە ئەمانە هەموو کێشە دروستەکەن یەکێکن لە هۆکارەکان یان بۆ نمونە ئەگەر باسی هۆکارە ژینگەیەکان بکەین مادەی دایۆکسین کە لە پلاسیکایە کە ئەگەر زۆر ئەو خۆراکەی لە پلاسیکە ماوەتەوە لە کاتی خۆی تێپەڕێ و بەکاری نێنین چی دروستەکە یەکێکە لە هۆکارەکانی شێرپەنجە و کۆمەڵێ نەخۆشی کەش نەکرد شێرپەنج. بەڵێ ڕێنمایی کۆتایی جەنابەت بۆ هاوڵاتیان چییە بۆ ئەوەی تەندروستی خۆیان لا گرنگتر بێت لە هەرزانی نرخی بەشێک لە کاڵاکان کە لە بازارە دەفرۆشێت؟ یەکەم شت ئەوەیە خۆیان خۆش بوێ گرنگی بە تەندروستی خۆیان بن ئەویان بەلاوە مهم نەبێت کە لە بەرەوەی بە هەرزان چنگیان کەوتووە ئیتر ئەبێ هەر سەرفیکەن و بیخۆن نە با خواردنێکی تازە بکڕن تۆزێ گرانتر بێ تەماشای ئەکسپایرەکان کەن زۆر مهمە ئەوە وەکو ڕێنمایی ئەو خۆراکانەی کە لە بەڕادایکڕن زۆریان پێ نەچێتە ئاگەنە ماڵەوە مەسەلەن نەچێ بانی بیکڕێ سارەکەی دانێ و خۆر بکەوێتە سەری ئەوارە بچێتەوە بە ماڵەوە نە کە خواردنەکەی کڕی لە ماوەی 9 ساعتە بگاتە ماڵەوە بۆی بیخاتەوە سەلاجە جارێککە ئەوەی کە ئەم لە بەڕادا کڕێتی لە مارکێتەکان اینجا ئەوانەشی کە خواردنی کراون گرنگە احتیمان بە تام و ڕنگ و بۆنیان با بە تایبەتی ڕنگ و بۆن ئەگەر تامیشینەکەی بە ڕنگ و بۆنەکەیەتەوە زانی کە ئەمە ئەگەر کێشەی هەبێت بۆی نەیخۆیت و تەندروستی خۆت بپارێسی. ئەگەر چی حکوومەتی هەرێمی کوردستان پشکنین و کوالێتی کۆنتترۆڵی لە خاڵە سنووریەکان لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ڕێخستووە بەڵام نەتوانراوە ڕێگەری بکەن لە هاوردەکردنی کاڵا و خۆراکی ماوە بەسەرچوو کامەش مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان دروست کردووە و بەپێی ڕای شارەزایان و پسپۆڕانی خۆراک ئەمەش بۆتە هۆکاری سەرەکی لە زیادبوونی نەخۆشی شێرپەنجە کە لە ئێستادا هەڕەشەیە لەسەر ژیانی هاوڵاتیان.